ستۆدیۆمان هەیە و بە تەوەری ستۆدیۆ دەست پێکەین اینجا 2 ڕۆژ لەمەوە پێش هەر بۆ خۆم لە ڕێگەی کورسات مەگەزینەوە ئاماژەم بۆ کرد کە هەریەکە لە هونەرمەندان ماهیر ئەمین و هێمن حسێن بەرهەمێکی هاوبەشیان بەرهەمێکی کوردەواری و جوانیان بە ناوی گوڵچنین بڵاو کردەوە و ئەم هونەرمەندە ئەم ئێوارەیە ئەم دوێتیان کە 2 ڕۆژ لەمەوە پێش بڵاو کردەوە بە ناوی گوڵچنین بوو ئەم ئێوارە شەرێکە لە هونەرمەندان ماهیر ئەمین و هێمن حسێن لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزینەوە لەگەڵمان ئابن کۆمەڵە گفتوگۆکەین و چەند بەرهەمێکی شتن هایەک بەرهەم بەڵام بەرهەمێکی هاوبەشمان پێشکەشەکەم بێکەوە بەخێر بن بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین و ئێوارەتان باش بێت ئێوارەی جەنابێ باش ئێوارەی بینەران باش زۆر سپاس سایان خەم زۆر خۆشحاڵ بووم ئێمە زۆر زیاتر کاک ماهیر بەخێر بێت زۆر سپاس دەکەم سڵاو لە جەناب تو لە بینەران و لە ستاف و لە ئیدارەی کورسات زۆر سپاس سەرەتاش هەر بۆ دەستپێکەم چۆن بوو ئەم بەرهەمەتان دروست کرد بەرهەمێکی دوێتان بەناوی گوڵچنین دروست کرد ئایا ئەمە بەهۆی هاوڕێتی بوو یانیش بۆ هۆکارە بوو کە ستایلەکانتان کە شێوازی گۆرانیوتنتان لێکتری و نزیک بوو کاکێ من جام فەرموو ڕاستەکەی کاکێ من لە بەرەوەی بیرۆکەکە لە لای ئەو دروست بوو و مۆزیک و با بڵێن زۆر جار هەڵبژاردننی میلۆدیەکانی زیاتر لە لای ئەو بوو پێم خۆشە و قسەی لەسەر تاوان من خۆشحاڵم زۆر کە دوێتم لەگەڵ کەسێکی ئازیز و خۆشیس و فەنان بە مانای کەلیمە دوور لە هەموو مجاملەی خۆزگا ئەوە ڕوبەڕوو نەبینە بووی نەبێتە مەتحی ڕوبەڕوو بەڵام کارەکانمان شایەدی حاڵەکە لەگەڵ کاگماهیرە عمری و کاری ئێمە ئەگەڕێتەوە بۆکەی 25 ساڵی ڕێک لە هاوڕێتی و لە کارکردنی هونەری پێکەوە ئەتوان بڵێن بەبێ دابڕن پێم خۆش بوو دەبەروی هاوڕێکی باشە و فەنانێکی باشە بە فەخرەوە حەزم کرد کاری بکەین پێکەوە لەبەروی زۆرترین کاری مۆسیقام لە ئیشەکانیان کردو و خۆشحاڵم کە کارەکان بە باشی ڕۆیشتووە پێم باش وتم ئەمە ئەم گوێزین و با دوێتێک بێ خۆی ما دنیای گۆرانیمان پێکەوتووە بۆ ئەمە نەیگوێزینەوە سەر شاشە و پیشانی خەڵکی بین بڵێن ئەمەشمانەیە جگە لە کاری موزیک ئێتر سوپاس بۆخوا هەستەکەم پێشوازێکی باش لە بەرهەمەکە کرا زۆر دڵخۆشم بەپی ئەوەی کات تەلەفۆنەکری و بەپێوی کار بینندرێ و سێریکی سۆشیال میدیاکانەکەین و بینەرە ڕاستیەکان کە بەبێ سپۆنسەر کراوە بەبێ ئەوەی بڵێن دەنگەکان زیاب کرێ سوپاس بۆخوا ئەوەی نەکای بینم زۆر باشە من فەخری پێوەکەم کە لەگەڵ زاتێکی جوان هاوڕێکی ئەزیزم ئەو کلیپەمان بەرهەمێنە و سوپاس بۆخوا هاتە بە چاو و دیدی خەڵک دەنگتان خۆش بێت چەند ساڵە بەرهەمی زۆر جوان بڵاوەکەنەوە بێگومان ئێوە شتێکی شانازیم بۆ ئێمە دووبارە من هەروەکوتم پێشتر کە ئێوەمە بینی لە تیڤ و ئێستا لە نزیکەوە لەگەڵ منە دانیشتنەوە فەخرێکی زۆر گەورەیە بۆ من دووبارە بە خێر بن زۆر دڵم خۆشەکەم ئێوارێ لەگەڵمان جاکاک ماهیر تۆ باسی لەوە کرد کە با ئەو باسی بەرهەمەکە بکە تۆ باسی ئاوازەکەمان بوو بکە باسی هۆنراوەکەمان بوو کە با بزانین ئەم هۆنراوەیە ئیچێ بوو ئاوازەکەی چێ بوو ڤیدیۆ کلیپەکە چێ کاری دەرهێنانی بۆ کرد و بەشی کۆتایی ئەم بەرهەمە لەلایەن چێ هۆنراوەکەی نووسرا بوو بەڵێ من زۆر سپاسی جەناب تو وشە بە وشەی کاکێ منیش دەکەم بۆ ئێمەش بەڕاستی جێی شانازیە کە لێرە لە خزمەتی جەنابتان و بینەرانی کورساتین کاکێ من وەکو خۆی باسی کرد هاوڕێتیمان و برایەتیمان و زۆر پێکەوە بوونمان بووە هەوێنی ئەوەی کە ئێمە ئەو کارە بکەین سپاسی دەکەم کە پێشنیاری ئەوەی کرد و هەڵبژاردننی میلۆدیەکانیش زۆربەی زۆری لە لای کاکێ منەوە بوو بە با بڵێن ڕاگۆڕینەوە گەیشتینەوەی کە ئەو میلۆدیانە بڵێن کە ئێستا ئێوە دەیبین و گوێبیستی دەبن ڕاستەکەی گۆرانیەکە وەکو باسم کرد کۆمەڵێک میلۆدیمان هەڵبژاردووە کە لەلایەن هونەرمەندانی گەورەی وەکو مامۆستا حەسەن زیرەک مامۆستا حوسێن عەلی خوا لێ خۆش بوو هابا گوتراون پێشتر بەڵام هەوڵماندا ئەو میلۆدیانە بن کە کەمتر لەوانەیە بەرگوێ کەوتە بەنیانیش ڕەنگە لە کاتی خۆیدا لە ڕووی تۆمارکردن یان لە ڕووی دروستکردنی مۆزیکی باگراوەندی گۆرانیەکان بە تێگەیشتنی ئێمە بە پێی پێویست با بڵێن حەقی پێ نەدراوێ ئێمە هەوڵماندا کە ئەوانە هەڵبژێرین و من خۆشحاڵ بووم لەوەی کە کاکێ من پێشنیاری کرد لەسەر مەقامی ڕاست ئیش بکەین لە بەرەوەی مەقامی ڕاست مەقامێکی زۆر نەشئە بەخش و با بڵێن هەر لە خۆتەوە کە گوێت لە مەقامی ڕاست دەبێ هەست بە خۆشیەک دەکەی وە جگەلەوەی کە میلۆدی کوردی لەسەر مەقامی ڕاست زۆر نییە ژمارەیان ینی ئێمە دەزانین کە ئەو گۆرانیانەی کە لەسەر مەقامەکانی دیکە بۆ نمونە حیجاز و بەیاد دانراون
بە لێشاوە بەڵام مەقامی ڕاستوانیە میلۆدیەکان دەگمەنن و شتی زۆر دانسخە و جوانی لەسەردانراوە. گۆرانیەکە خۆشببختانە لە ڕووی موزیکەوە کاکێمن دەتوان بڵێم داهێنانی کرد لە دروستکردنی موزیکەکەی. دواتر هونەرمەند هۆگر عەزیز هاوکاری کردین لەوەی کە میکس و ماستەرینجی بۆ کردین و تۆمارکردنی دەنگ لەلایەن کاکێمن و کاک دیار دلاوەرەوە کرا و هونەرمەند کاک زیرەکەمین هاوکاری کردین لە زۆر شتی تەکنیکی ئەوانە و جگەلەوە کە هاتینە سەر مەسلەی کلیپکردن هەردوو هاوڕێم کاک پشتیوان عەبدولواحید و دکتۆر هەواڵ خاوەنی بیوتی سنتەر دەست پێشخەریان کرد لەوەی کە ئەوان سپۆنسەری دروستکردنی کلیپەکە دەکەن لەلایەن دەرهێنەری زۆر بەتوانە دەروون قەرەداخی و ستافە جوانەکەی کلیپەکە دروستکرا و کۆمپانیای زارێ کە باڵپشتی ئەوانە لە کارە هونەریەکان و هەروەها وەکو لۆکیشن خەجێ خانممان هەڵبژار کۆمەڵێک خاتوونی زۆر جوان و با بڵێن لە شێوە ڕەنجین و لە جلوبەرگ ڕەنجین بەڕاستی هاوکارمان بوون لەوەی لە کلیپەکە بەشدار بوون. تر نازم هیوادارم کەسم لەبیر نەچوو بێت لە باس هیوادارم کەس لەبیر نەچوو بێ بۆی دوای بەرنامە دڵیان لێو ئاجز نەبێ. حەزەکەم پرسیاری ترسان لێ بکەم بێگومان لەبارەی ئەم بەرهەمە و بەرهەمەکانی داهاتووتان بەڵام لە ئێستادا ئەچینە لای بەرهەمەکەتان بەرهەمی گوڵترین بابینەرانیش لەگەڵ ئێمە بێک و چێژی لێ ببینن. دووبارە دەنگتان خۆش بێت لە نێو کۆنتترۆلی ئێمەش بۆ خۆیان بە جۆش و خڕۆشە گۆرانیەکە ئاڵێنەوە خاتکەناڕەڵێ و پەرچەم لولە بۆ کچەکەم و کچەکەی قژی لولە دەستان خۆش بێت بەرهەمێکی زۆر جاکاک ماهیر باسی ئەوەت کرد لە نێو قسەکان تاوتت ڤیوی زۆر باشە تۆ بینەری زۆر بۆ ئەوە ئەگەڕێنیتەوە کە وەکو ئەبینین لە ڤیدیۆ کلیپەکانە هەندێک کەس بۆ نمونە وا ئەخوازێت وا پێویستەکە کە لەنێو ڤیدیۆ کلیپەکانە خانمی گەنجی تیابێت بەڵام ئێوە لەنێو ئەم ڤیدیۆ کلیپیانە هەندێک خاتوونی ڕەسەنی ئیتر شاری سلێمانی بەدای خۆت شارەکانی تر بێ بەکارتان هێناوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە ئەو بینەرە زۆرە بۆچی ئەگەڕێنیتەوە ئەمەژێکێک نییە لە هۆکارەکان با پێم وایە هەموو ئەو با بڵێن کارەکتەرانەی کە لە کلیپەکە بەشدارن وانەی لە پشتی کامیراشەوە بەشدار بوون بە دەست ڕەنجینیان با بڵێن بەشدار بوون لەوەی کە خەڵک پێشوازێکی باش لە بەرهەمەکە بکە ینی کەواتە دەگەینە قەناعەتی ئەوەی کە ئێمە مەرج نییە هەر بە شێوازە دووبارەکان و تەقلیدیەکان هەوڵ بدەین وا بکەین خەڵک پێشوازی گەرم لە بەرهەمەکان بکە هەندێک جار بە بیرۆکەیەکی جیاوازتر بەڵام بە مەرجێک هەمیشە ئەومان لە پلان بێ کە کوالیتی کارەکان بپارێزین ینی بەها هونەریەکان بپارێزین بەڕاستی خەڵکی هەستەکەم زیاتر تینووی ڕەسەنایەتیە بۆیە زیاتر ئەم بەرهەمانە بینەرێکی زۆر باشیانە بێت لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاستە زۆر باشە کەواتەوەش هەوڵتان ناو لە نێو ڤیدیۆ کلیپەکەی خۆتانە ڕەسەنایەتی بە شێوەیەکی گشتی و بەتەواوەتی بپارێزن زۆر باشە گرنگی با بڵین ئەم جۆرە بەرهەمانە زیندووکردنەوەی ئەم بەرهەمە فۆلکلۆرانە و ئاشناکردنەوەیان دووبارە بە بینەران تاکو چەندێک گرنگە بۆ کاکێمن بۆ تۆ فەرموو لێرە پێشەوەی بێمە سەر بەرهەمە ڕەسەنەکان دایما ئەڵێم لە هەموو زەمن و تەمەنێکە بۆی هەیە هەر هونەرمەندێک کاریشی باش کە لە دوای خۆی بە مێژوویکی جوان بووی و بە پێچوانەشەکە خراپێ هەر بە خراپی ڕە بەڵام ئێمە بە پێی ئەو میلۆدیانەی کە هەیە من وایە بینم من و کاک ماهیر هەولێر و کەرکووک کۆمەڵی توی گوڵی جوانمان هەڵبژارد هێنامان لە سلێمانی بژانمانەوە و ڕەنگێکی جوانماندایە بۆ لەبەرەوەی لۆکیشنەکە لە سلێمانی کەسەکانی سلێمانی ڕۆڵیان تیابینی ئەمە پێم وایە ئەو گوڵە زۆر جوان بژایە لەگەڵ ئەو هەموو هەڵبژارنی کە هەڵمانشارەتان هێنایە سلێمانی بەزەبت مەبەستەکەشمان ئەوە بوو یایی سیاست لا باولاوە هونەر دەتوانێت جوانی لە نێوان هەموو شارەکانە دروستکە لە هەموو ڕێکەوە لە ڕووی ئینسانیەت لە ڕووی هاوکاری لە ڕووی هونەر و لە ڕووی هەموو شتێکەوە شارەکان بەیەکەوە جوانە گوناحە دەستبەرداری شارێک بی هەمووی جوانە هەمووی کەسانی جوانی تەیە هەمووی خاوەنی میلۆدی و هونەری جوانە لە هەموو شارەکان من وایە بینم و هەستەکەم ئەبی واش بێ بەو چاوە بڕوانین مەسەلەی ئەم کولتورە ڕەسەنایەتیەش
من دایماڵم لایەکەیە گەنجێکەیە ئاشنا نییە بۆ هونەرە جوانانی پێشووتری خۆمان بەڵێ بۆی هەیە گۆرانیشی کاگماهیریان بەباشی لەبەر بێت ببێتە ترێندێک لە ناویانە تازەشە بەرهەمەکە بەڵام تاکیدم ئاشنانیم بە بەرهەمە ڕەسەنە چاکەکانی کە پێشتر هەبووە خۆ ئێمە ئەکرێ مەسەن لە ڕێی هونەرەوە لە ڕێی موزیکیشی تازە و لە ڕێی ڤیدۆکلیپێکی جوانەوە ئەم بەرهەمە ناڵم زوونیکەین و لەبەر خۆی زیینوە بەڵام توانین نیشانی ئەو گەنجانی بین کە نەبینراوە اینجا هەتا لە لای ئێمەیە کارەکەی کە لەسەرەکەین کاری ئێمەیە بەڵام کە بڵاو بووە تەواویتر ئەو ئەو میلەتەیە لەسەر بینەرە اینجا سوپاسی ئەو خوایەکەی نەگەر ئێمە توانی بێتمانە و ئیشەمان بە جوانی کردوێ ئەوە شەرەفێکە و هەستەکەم دایمەوەکو چەپکە گوڵ توانین لێخی خۆمانی بین و بە سەربەرزیەوە بگەڕین بەنێو خەڵکەکانە دەستان خۆش بێت کەواتە مادەم هاتونتە نێو سوتی کورسان مەگەزین من دەیمەوتومە هەر کەسێک هاتە ئێرە حەزاکەم بەبێ گۆرانی بە بەرهەم بڕواتە دەرەوە حەزەکەین بەرهەمێکمان پێشکەشکە نەزانم کاک ماهیر تۆ هەر لە ستودیۆ هاتی بۆ ئێرە هیلاکیشیت مادویت بەڵام سوپاس دەکەین کە دڵە نەشکاندینەوتە بەرهەمێکتان پێشکەشەکەین بە هاوبەش دووبارە من ئاگام لێ کاک ماهیر لە ستودیۆ بوو کە چوون پێکەوە هاتین چوومە دوای هەتا درنگانی خەریکی تۆمارکردن بوو بەڵام بە خۆشحاڵی و کاک ماهیر ئەگەر هەیەم پێم خۆشە و لە ڕێی کورساتی جوانەوە زۆر سپاس ناڵم شتێکی هەمی مام لێ پەرێشانم پێ خۆشە خۆشە دەست پێ بکەم پەرێشانم دڵ دەناڵێنم فرمێسکی چاوان دەبارێنم پەرێشانم من دەناڵێنم فرمێسکی چاوان دەبارێنە ڕوحی خۆم بۆچیە جوانێ لەبەر ئەو چاوەی دەمرێنە نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەو دڵە بیمارە ببێهودا شێت واژارم بە دەردی دڵ گرفتارم ببێهودا شێت واژارم بە دەردی دڵ گرفتارم ئەی بڕیار بوومە بەینی من و تۆ لە یەک نابین هەرگیز و دایی وەفایەکێ نەبوو گیانە بوو بەجێ هێشتێ بە تەنیایی نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەوڵە بیمارە بەبێهودا شێت و هاژارم بە دەردی دڵ وا گرفتارم یخوا دەنگتان خۆش بێت خوا دەنگتان خۆش بێت هەمێکی زۆر جوانتان پێشکەش کردین زۆر زۆر سپاسانەکەم دووبارە جاکەواتە ئەم بەرهەمەی کە پێشکەشتان کرد فۆلکلۆر بوو بەرهەمێکی فۆلکلۆر بوو ئەی بە نیاز نین لە داهاتووە بەرهەمێکی تایبەت بە خۆتان دوێت بڵاو بکەنەوە وڵای بەرنامەمان زۆر من و کاگماهیر بەرنامەتان زۆرە ئەمەژێکی لە بەرنامەکانتان کەواتە بەرنامەی تر چیتان هەیە پێمان بڵێن بە لە ڕێگەی کورسان مەگەزینەوە کەمێک شتان لێ دەرکەین هەواڵتان لێ دەرکەین کەشف بکەین ئەوەی ژێر بەڕە بۆ سەر بەڕە گوێمان بۆ شل کردوون قوربانی من و کاگماهیر پرۆژەیەکی هونەریمان لەبەر دەستایە گروپێک دروستەکەین ئینشاڵڵا گروپێکی موزیک کە پێکاتووە لە خۆم و خۆی لەوە چێ ژەنیارە دوو ژەنیاری تریشمان لەگەڵا بێ ئەکەینە گروپێک بەڕاستی بتوانین بەرنامە هونەریەکان ئاهەنگەکان بە شێوەیەکی جوان بڕازێنەوە ئینشاڵڵا گەر بتوانین بەو شێوە جوانی کە لە خەیاڵمانە بیگەین یای هەرەوە نەبێت کارەکانمان دووری خەڵک پێمان خۆشە لە ناو خەڵک و گۆرانی بڵین لە ناو خەڵک و بۆ خەڵکەکان یەکێ لەو بەرهەمەی کە جەناوت باس کرد ئەوە لەسەر ئەوەیان کە تێکسێکی باش هەڵبژێنین بۆی دوێتێکی بەرهەمێکی تازە بکەین شتەکەن لە تازە و جگەلەوە گەشتێکی گۆرانی کرمانجیەکان یا بادینەکان پرۆژەی دوای ئەمەمان ئەوە ئینشاڵڵا گەر شاڵە خوا یار بێ و
بتوانین بە ئینشاء شێوەیەکی الله. جوان ئەنجامی بین. ئێمەش لە چاوەڕوانی ئابین و لە کورسات مەگەزینەوە دووبارە وەک هەمیشە بێگومان باسی لێواکەین جا کاک ماهر پێش بەرنامە باسی شتێکمان کرد بەنیاز نیت لە داهاتووە دووبارە بەرهەمێکی دیکەمان لەبارەی وەرزش و هونەرەوە بۆ بڵاو بکەیتەوە چەند مانگێک لەمەوە پێش بەرهەمێکت بڵاو کردەوە کە زیاد لە 30 خولەک بوو بە کۆمەڵێک گۆرانی و میوزیکی و فۆلکلۆری کوردی ئەمە بەرهەمێکی تەواو جیاواز بوو بیرۆکێکی تەواو جیاواز بوو بەنیاز نیت لە داهاتەوە بەرهەمێکی هاوشێوە بڵاو بکەیتەوە. وڵا هەر ئەو هاوڕێ ئازیزەم دکتۆر سەرباز کە بیرۆکەی دروستکردنی ئەو تراچیەکەم هی ئەو بوو و زۆر هاوکار بوو لە جێبەجێکردنی کارەکان هەر پێشنیاری کردووە کە تراچێکی دیکە دروستکەم ڕاستەکەی کاتی پێویستە چونکە ناکرێت دووبارەی با بڵێن ئەزمموی یەکەم بکەینەوە بەڵام دەکرێت بە شێوازێکی کە بە ڕیتمێکیکە ئێمە دەزانین مرۆڤ دەتوانێت لەسەر چەند جۆرێک ڕیتم یان ڕەنگە لەسەر هەموو ڕیتمەکان بتوانێت جۆڵەی تایبەتی بکە و کورد زۆر جار ڕستەیەکم بیستووە ینی بۆ نمونە زۆر جار دەبێت تا کێشە لەسەر ئەوەی فلان میلۆدی کوردیە یان غەیرە کوردیە دەڵێن سەنجی مەحەک بۆ جیاکردنەوە یان بۆ یەکلاکردنەوەی ئەوەی کە میلۆدیە کوردیاننا دەبێت بگەڕین ئایا با بڵێن هەڵپەرچەیەک یان جوڵەیەکی تایبەتی کوردی هەیە لەسەر ئەو ڕیتمە بۆ نمونە ئێمە جۆرجینا ئەوەی کە ئێمە سەرەتای کلیپەکەمان بەوە دەست پێ دەکات تراکەکە مەسەلەن بمجێنە وردوەر بۆ خاڵی سینە بمجێ ئەوە پێ دەڵێن جۆرجینا لە مۆسیقایان 5 لەسەر 8 پێ دەڵێن لە ناوچەی بادینان لەوانەیە لە ناوچەی سۆران هەڵپەرچەیەک نەبێت تایبەت بەو ڕیتمە بەڵام لە ناوچەی بادینان یان لە باکوور یان لە ڕۆژئاوا دنیایەک جوڵە و هەڵپەرچەی تایبەت هەیە بەو ڕیتمە لە ناو میلەتانی دیکە کە هەمان جۆرجینا بەکاردەهێنن بۆ نمونە فارس یان تورک یان عەرەب ڕەنگە بەقەت ئێمە هەڵپەرچەیان نەبێت لەسەر ئەو ڕیتمە یان ئەسڵەن نەیان بێ کەواتە ئێمە لێرە دەتوانین بڕیاری ئەوە بدەین کە ئەو ڕیتمە پێدەچێ کوردی بێ وە زۆر شتی دیکەشانی شێوە یەکلاکردنەوە بەستم ئەوەیە کە من ئەوەی لە داهاتوو بە تەمام بیکەم بەڕاستی دەمەوێت لەسەر ڕیتمێکی تایبەت کۆمەڵێک میلۆدی جوان و مەبەستمە فۆلکلۆر بن چکە زۆر جار دەڵێ کەسێک کە وەرزش دەکات لە ڕووی دەرونیەوە ئەگەر ئەو میلۆدیانە یادەوەری لەگەڵیان هەبێ لە کاتی سووتاندنی کالۆری و ئەوانە یان لە ڕووی دەرونیەوە بە هەستێکی خۆشتر وەرزش دەکات ینی بۆ نمونە لەوانەیە 30 ساڵ پێشێستا لەگەڵ باوکی گوێی لە میلۆدیەک بووە لە وەڵی وەرزش کە لەگەڵ هەمان میلۆدی وەرزش دەکا هەستێکی تایبەتی هەیە تێکەڵیەکە لە نۆستالژیا لە بیرەوەریەکانی باوکی یان باپیری ئەوانە هەمویان لە ڕووی دەرونیەوە با بڵێن من لە تراشی یەکەمم ئەوم کرد تۆزێ گەڕانم کرد بەوەی کە ئەو شتانە هەمووی لە بەرچاو بگرین و ئەو تراکە دروستکەین. دەستان خۆش بێت دووبارە بەخێر بن بۆ سودی کورسات مەگەزین بەڕاستی ئەرکتان کێشا پێی ئەزانین هیچ شتێکمان نەماوە دووبارە سوپاسی ئێواکەین کە هاتن بۆ سودی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە لە لای من بە فەخرەوە باسیەکەم لەبەروی مێژوویەکی زۆرم لەگەڵ ئەم کەناڵەیە هەیە سافەکان زۆری هاوڕێی کۆن و کەسانی باشن کەسانی مبدعن کە بەڕاستی هەمیشە کورساتیان لەسەر شان و ڕوحیان هەڵگردووە بووە تا ئەم دەقیە بە جوانی ماوەتەوە هیوادارم هەروابی و بەرەو پێش بچێ و من خۆشحاڵ بوون دووبارە دەستی جەناب بەخۆش بێ و هیوادارین لە ڕێ و بەرهەمەوەتوانی بێتمان بڵێن کەلەنێک یان بەرێکمان خسبێتە سەر بەردیجی کە بووی بتوانین شتێکی جوانمان بنیاد نابێ بێگومان لەوەی کە زۆر زیاترتان کردو دووبارە جێی شانازین کاک ماهر سپاسان دەکەم منیش بە هەمان شێوەی کاکێ من پێم خۆشە دەستخۆشیتان لێ بکەم کەەوە خۆڕاگر بوون لە بەردەم شەپۆلێک لە تێکدانی زەوقی گشتی لە کەلتور لە هونەر کورسات هەتا ئێستا خۆڕاگرانە نەچۆتە ژێرباری کۆمەڵێک شت کە دەبینین لە هەندێک شوێنی دیکە ڕەواجی پێدەدرێت نەک بەرگری ناکەن ڕەواجیشتی پێدەدەن من پێم خۆشە کورسات بە هەمان نەهج بەردەوام بێ
و ئەوەی لەسەر ئێمەشە بتوانین جارجارە بەرهەمێکی جوان دروستکەین و پێشکەشی ئێوە و بینەرانی کورساتی بکەین. دەستخۆشیتان لێ دەکەم، خۆشحاڵ بووم لە خزمەتی ئێوە و لە خزمەتی هاوڕێی هونەرمەندم کاکێ مندا بووم. هیوادارم هەمیشە لە خۆشیدا بن. زۆر سپاس، دووبارە بەخێر بێن سەرچاوان، دەستان خۆش بێت.